تەواوی جلوبەرگەکەی تەڕ بووە و بەخۆڕ بارانی زستان بەسەریدا دەبارێت، بەڵام هەژاری و دەستکورتی ناچاری کردووە خۆڕاگر بێت تا سکی خاڵی سێ منداڵەکەی پڕ بکاتەوە و لە سەرمای زستان بیان پارێزێت. سەرکەوت تەمەنی 38 ساڵە و دەڵێ لە شەوەوە تا بەیانی منداڵەکەی بۆ جەبسگریاوە، بەڵام 250 دیناری شک نەبردووە لە خەفەتی منداڵەکەی ئەو شەوە خەوی لێ نەکەوتووە. دەشڵێ کەشوهەوا چەند سارد و سەخت بێ ناتوانێت لە ماڵەوە بمێنێتەوە، چونکە ئەگەر ڕۆژێک ئیش نەکات ئەوە ئەو شەوە پێوەی دیار دەبێت. تام لەبەر معیشەتی ژیان هاتوومەتە دەرەوە قەرزارم، ئیتراتم 3-4 پێیاکەم بۆ ماوە مناڵە سێ ماڵمەیە سێ خزمەکاری توێکیان تۆزێ نەخۆشی شەیتر جاری وایە کری بۆ جبسێ بۆ 250 چی لێگەی تۆشەڵی ئێمە دەرەوانێ بەم هیچ بەشکم ئیشەڵا خوا شتێ بنێرە شتێ پێیاکەین ئێمە دەریش و ڕۆژ وایە یەک ڕۆژ دوو ڕۆژ سێ ڕۆژ هیچشم دەست ناکەوێت. پلەکانی گەرمە نزیک دەبنەوە لە 0 سیلیزی، بەڵام دارا دەستی دەخاتە ناو ئاوە ساردەکە بۆ ئەوەی ماسیەک بە دڵخوازی کڕیارەکەی بگرێت و لەو ڕێگەیەوە بژێوی خانەوادەکەی دابین بکات. هەرچەندە شتن و چاکردنی ماسیەکە کات و ئاوێکی زیاتری دەوێت، بەڵام بەهۆی سەختی ژیانەوە ناچارە لە پیشەکەی بەردەوام بێت و 12 مانگەی ساڵ وچان نەدات. بەتاکید پێتەوە دیارە تۆ لە بەرەوەی کاسبکارێکی بژێوی ژیانە لەسەر ئەمەیە پێتەوە دیارە و ئەنجا ئێمە کە ڕۆژێکی ژنین خەڵکێکەیە تەلەفۆنمان بۆکە بۆی پێداویستەکەی بۆ دابین بکەین تەڵەبی خەڵکمان لەسەرە بەڕاستی خەڵکەکان بە تەلەفۆنی زیاتر یانە لای ئێمە. دیمەنێکی دیکەی گوڵفرۆشێک سەرنجی ڕاکێشام، ئەویش بێ گوێدانە باران و سەرما چاوەڕێیە تا ئۆتۆمبیلێک بوەستێت و چەپکێک گوڵ بۆ خانەوادەکەی ببات. ئیشەکەمان ئەوەیە تر نابێ زۆری گوێ بین بە ساردی و سەرما ئەوانە نەیشم زانی ئاوا ئەبارێتی تازە هاتووم بزانم بەشکەم ئینشەڵڵا خۆش بکاتەوە. وڵەکانیش ئەمە نەرگزە شڵی بە 2 سیانی بە 5 ڕۆسەکانیش دانەی بە 2 سیانی بە 5 نەبەخوا ناچاری نەبێ نایکەم ناوەڵڵا. کارکردنی ئەم کاسبکارانە لە کاتێکدایە پلەکانی گەرما هەندێک کات دەچێتە خوار 0 سیلیزی و ئەوانیش لە بری پشودان ناچارن لە ڕایکردنی کارەکانیان بەردەوام بن، چونکە تاکە بژێوی ئەوان لەسەر ئەو کارەیە کە دەبێت ڕۆژانە لە هەر 4 وەرزەکە لەسەری بەردەوام بن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پایە، سلێمانی.